سڵاوتان لێبێ بەڕێزان، من ئێستا لە بەردەمێکێک لە ئامادەیەکانم. ئەمڕۆ یەکەم تاقیکردنەوەی وزاری پۆلی دوانزەکان بە زانستی وێژەیەوە ئەنجامەدرێت. دەمەوێت لەگەڵ بەشێک لە ئەو قوتابیانی کە لە هۆڵی تاقیکردنەوە دێنە دەرەوە حساب بکەم بزانم هۆڵەکانی تاقیکردنەوە تا چەند لە ڕووی ئامێرەکانی فێنکەرەوە بۆیان دابین کرابوو، تا چەند کەش و هەوای تاقیکردنەوە گونجاو بوو. پرسیارەکان بەگشتی چۆن بوو لە ساڵانی پێشوە بینیمان هەندێک لە پرسیارەکان هەڵی تیا بوو، یاخود هەندێک لە پرسیارەکان دوو وەڵامیان سێ وەڵامی بوو. دەمەوێت ئەم ساڵ لەو قوتابیانە بپرسم بزانما هیچ کێش و گرفتێکیان هەبووە لەگەڵ تاقیکردنەوەکانەوە، پێشنیار و چیان ئەوێت کە بۆ تاقیکردنەوەکانی تر بۆیان دابین کرێ. لەگەڵمانە بن، من بەشێک لەو قوتابیانەوە ڕێگرم و ئێوەش بینەری بەنامەکە بن. فەرمووی. پرسیارەکانی شتێکی تیا بوو جێگەی گومان بێ، دوو وەڵامی بۆ بێ یاخود هەڵەیەکی تیا بێ؟ نا، ئەمساڵ زۆر باشتر بوو. پرسیاری ئەوەی تا نەبوو کە جێگەی گومان بێن جۆرێک بێت. بەڵێ. باشە، هۆڵەکە چۆن بوو لە ڕووی فێنکایەتی، لە ڕووی هێمنی هۆڵەکەەوە؟ وڵا هۆڵەکە گەرم بوو بەجددی. دوو موبەڕیدە ئیشێک لەم سەر و ئەو سەری هۆڵەکە ئەوانەی ناوەڕاست زۆر گەرم بوو جێگاکان، بەڵام لە ڕووی دابینکردنی ئاو و پێداویستەکانی ترەوە زۆر باش بوو. بەس موەریدەکان عەدەدیان کەمتر بوو، کەمترە گەیشتەوە. بەڵێ. باشە، مامۆستاکان تا چەند هاوکارتان بوون هانتان بدەن جۆرە لە جۆرەکانە و قەلەقی و دوو دڵی کێتانە بۆتان کەمکەن؟ تا ڕادەیەکی زۆر باش هاوکار بابوون بەجددی. هەموو لە کاتی پەنجەمۆر، لە کاتی پرسیار داباشکردن، لە کاتی سۆما هەمویان زۆر باش بوو. چیت بێ باشە بۆ تاقیکردنەوەکانی تر هەستە کرد بێ پێویستە بکرێت یان کەم و کورتێکە بۆی بۆتان بکرێت؟ بەس تەنها ژوورەکان فەنی بکرێتەوە. هەر ئەو چەند بەردێک زیادکەن. بەڵێ. بەڕای منم جارە هەڵەیەکیان نەبوو، پرسیارەکان زۆر باش بوو. بەڵێ. پێت باشە ئیمتیحانەکانی تریش بە هەمان شێوە؟ ئەوە وایە زۆر باشن. پرسیارەکان ئاسان بوو؟ هەوڵی هەرسی ئاستێکی تیا بوو، ئاسان مامنەوەن کورسی تیا بوو. پرسیارەکانشی جوان و خراپ نەبوو. زۆر باشە، یعنی ڕوون بوو پرسیارەکان. بەڵێ بەڵێ. الحەمدولیلا. لە ڕووی فێنکیوە هۆڵەکان تا چەند فێنکیان بۆ دابین کران؟ وەڵای ئێوە باش بوو، تەقریبەن دوو سێ مەبەریدەدان بوو، هەر لە مەسافەیەکەمان دوو سێک دانراوە مەبەریدە. چیت پێ باشە بۆ تاقیکردنەوەکانی تر بۆتان بکرێ وەکو قوتابی؟ شتەکان کەم و کورتیەکت هەست پێ کرد بێ کە بکرێ بۆ شتەکان مەزبوط بوون، باش بوو، خراپ نەبوو. لە ڕووی هێمنایەتی هۆڵەکەوە باش بوو، سپاس بەخوا بەزیاد. پێشبینیەکەی چەند بێ؟ وەڵای ئەوان ناتوانم، نازانم. بە نزیکەی لە 80 بەرەو سار لەو ناوە. سەلامەت. هەنیوانی کە ڕێنمایی پەروەردەیە دەدەن ئەڵێن تر باز لە ئیمتیحان بێنە بڕۆ یەکسەر ئیمتیحانی داهاتەوە مەحسێب مەکە. بەڵێ بەڵێ، بەتمام شتێکی داکەم ئینشاءڵڵا. من وەکو خۆم شتێکی هەڵم تیا نەبینیەوە. ئینشاڵڵا تیانە نا، وەکو خۆم نا، وەکو خۆم قساکە هەڵەیەکی وەم تیا نەبینیوانە. لە ڕووی هۆڵەکەەوە تا چەند هێمنایەتی هۆڵەکە و ئامێرەکانی فێنکەرەوەدان؟ هۆڵەکە باش بوو، بەڵام بەس گەرم بوو، چکە تەلەبەی زۆر تیا بوو. اینجاوکو دوو موبەریدەی لێ بوو، ئەوەنە تۆزێک هەنێت تەلەبەکانی دووە پێیان ناگات، بۆی تر بەعام گەرم بوو. زۆر باشە. چی پێ باشە بۆ تاقیکردنەوەکانی تر هەستە کرد بێ کەم و کورتێکەیە کە بۆتان دابین؟ وڵای من بەرسبەت خۆمانە بەس فێنکەرەوەکانە لە کاتی ئیمتیحانە زۆر گەرمە، هەنە تەلەبە هەیە ینی ئیتر زۆر پێی ناڕەحەتە بێت. هەیە ئەوانەی لە پێشیشەوەی ئەوانە باشترن، بەس ئیتر ئەوانەی دووانە زۆر ناڕەحەتن پێ. ئەم نمرەیە ئەم تاقیکردنەوەی شڵا حسێب مەکە یەکسەر بچۆ سەر تاقیکردنەوەی داهاتوو بۆی هیچ سترێسێکی لەسەر ئینشەڵڵا ڕوای لێکەین و ئینشەڵڵا دواترە باشترە بی. پرسیارەکان ئاسان و بە تەواوەتی وازەح بوون، دوو سێ پرسیار نەبێ کە دوای خۆم بیرم لێکردنەوە، ئەگەنا پرسیارەکان هەمی عیبی نەبوون. بەڵێ باش بوون پرسیارەکان. شتێکی تیا بوو دوو وەڵام و شتێکی وای بۆ بێ جێگەی گومان بێ؟ وەڵا دوو سێ پرسیار لەوانە جێگەی گومان بێ بۆ خۆم، چونکە لەوانەی نەمزانی بەس پرسیارەکان هەمی عیبی نەبوو، وازەح بوو. وای نمرەیەکی باش ئینشاڵڵا. لە ڕووی فێنکیوە هۆڵەکان چۆن؟ وەڵا هۆڵەکان باش بوون، موبەریدا هەڵکرا بوو، فێنک بوو، هەستمان بە گەرمان ناکرد، بەسەوە بوو تۆزە درەنگ کراینە ژوورەوە، ئەگەنا تاوا مشکلەی نەبوو. درەنگ کرانە؟ بەڵێ. ڕەنگە ئەوە یەکەم ڕۆژی ئیمتیحانات بێ بۆ کارەکە. چیت پێ باشە بۆ تاقیکردنەوەکانی تر هەستە کرد بێ کەم و کورتێکەیە کە بۆتان دابین بکرێت؟ لە ڕێی کەموکورتیەوە باوەڕ ناکەم شتی تازە دابین بکرێت، چونکە کەموکورتی نەبووە. لە ڕووی جاوەکەشەوە جاوەکە فێنک بوو، لە بەڕێی کریانە بەیانیان حوتونیوە
جەوەکە فێنێکترە لە بەرچاو نیوەڕوانە باوەڕ ناکەم شتی تازەکەم چونکە پێشبینی خۆت چەنێنی وەڵا نازانم حەزیش ناکەم سەریکەم چونکە دوایی تۆ سەری پرسیارەکان کەیت و سەری وەڵامەکان کەیتەوە خەفەت بۆ دروستە بێت دوایی ناتوانین تەرکیز گەلە لەسەر ئیمتیحانەکانی پێشوو یەکسەر ئێستا بیر لە ئیمتیحانی داهاتووەکەیتەوە مەحسەب بیر لە ئیمتیحانی داهاتووەکەم و سعی بۆ ئیمتیحانی داهاتووە جەناب دۆکتەر سەرپەرشتیاری پەروەردەیی باسی ئامادەکاری ئێوەم بۆ بکەن بۆ تاقینەوەکان چۆن؟ سڵاو لە ئێوەش بە خراپنی کەناڵی پەیامەکەم وەڵا ئامادەکارەکان هەمووی کراوە بۆ نمونە لێرە سێ قاعەی تایە لەم خوێندنگایە قاعەی 1 و بڵێن 2 3 مبەڕیدە دانراوە دوو مەڕیدە بۆ هەر قاعەیەک دانراوە سپلێتیشی تایە ژوورەکان بەڵام لەبەرەوەی جەوەکە گەرمە و قاتی سێش هەر گەرمە ئیتر مبەڕیدەکانیش بڕۆ ناکەن یعنی ئەو فێنکێ بیا بە خوێندکارە ئێستا بۆ نمونە من هەندێک لە قوتابیانم وەرگرت باسێوایان کرد هۆڵەکەمان گەورە بووە دوو مبەردی بۆ دابین کراوە بەڵام هەواکە بە شێوەی نەکردو بگاتە تەلەبەکانی دۆ بۆ جۆرێک لە گەرمی ڕاستەکەن یعنی منیش چوم سەردانم کرد هی هۆڵەکان گەرمە پانکەش داگرساوە و بەڕیژەش داگرساوە هەر فێنکایی نایە بە هۆڵەکە بێ خوێندکارەکانیش دوور من لە یەکتری و لەبەر ڕێنمای تەندروستیەکان ینی مەسافەی زۆرتری شێ لەبەر ئەوەیە مەسافەکە یانی دوورتردانراوە لەبەر ڕێنمای تەندروستیەکان مامۆستا چۆن ئەو کەم و کورتیانە پڕەکەنەوە بۆی قوتابی جۆرە لە جۆرەکان هەندێکی زەرمەند نەبێ و هەندێکی بێکێشە بێ ینی ئێستاوانی دواوە بە بەردەوامی لەم گەرمای بمێنەوە ڕەنگە کاریگەری دروست بۆ ناتوان جێگەکانیشیان بگۆڕین ینی هەموو هەوڵەکەی ناڵ من چوم ژوورەکان کراوە سپلێتەکانشم کردێتەوە تەسیری هەر زۆر نەبووە ئیتر کەم و کورتی نازوان یعنی ئێستا لە دوو مەڕدەزاتر شوێنیشی نییە دای بنێن یعنی لە هۆڵەکان ناوەڵا شوێن نییە داینێ مباریدا لە ڕووی پرسیارەکانەوە ساڵانی پێشوو لە دوای تاقینەوەکان بەشی کێشەیەک دروستە بوو کە هەندێک پرسیار وەڵام دوو وەڵامی بۆ بیا سێ وەڵامی بۆ بیان هەڵی تێدا بوو ئەم ساڵ ینی ئەم تاقینەوەی ئەمڕۆ بۆوانی دواترجەکەر کێشێکی وا هەبێ ینی چیان بۆ وڵا کێشە یعنی خۆی ئەو لە سەرەوە زیاتر ئەو کێشانە حەدەکرێت ئەمە هەر ناتوانین سەیری پرسیاریشتین بۆمانی سەیری پرسیارەکانش من تا کۆتاییش یعنی ئەم بەیش ناتوانین سەیری پرسیارەکان کێشەکە ئەوەی چێتە قەرەبووی خوێندکارەکرێتەوە ئەگەر هەڵەیەکی تیابێ بڵێ مامۆستا ئەگەر دێخت بین لە هۆڵەکانە ژمانی قوتابیەکان زۆرن و ڕەنگە پۆلی دوانزەیش خۆتزانی جۆرێک لە جۆرەکان سیستەمی پەروەردەیمە وایە ینی ژیانی تەلەبەی لەسەر بەندە کۆتایی قۆناغی خوێندنە ئێوە چیەکەن تا بۆ ترس و قەلەقی لەسەر قوتابیان کەم بکەنەوە بۆی توان امتحان باشتر ئەنجام وڵای زیاتر ینی لەلایەن بەڕێوەری خوێندنگاوە پێشتر قسەیان بۆ کراوە ئێستش لە ینی بیت پێش امتحانات بەڕێوەرەکان هەر قسەیان بۆ بکەنەوە دەرونیان هێم نەکەنەوە هەر ئەوەیە دەتوانەمان و کاتە خۆم تەلەبم و ئەنو مشریف نایڵێ سە جەنابەت مشریفی تا چەند کاراسانی بۆ مامۆسایانەکەی کە ئەوان بتوان باری دەرونی تەلەبەر ڕەچاو بۆ ناهێڵینانێ لە بیدایە قسەیان بۆ بە نەهێشتنەکەەوەی تۆ نابێ بچیتە نزیک خوێندکارەوە بۆ نەپرسیارێکەکە لەوانێت تۆ بچی لێکی بڵێ ئەو لەوانەیە پێی بڵێتەوە لەبەر ئەوەیە یانێگینا بۆ هیچمان دروست بڵێ لەبەر گومانە ئەگی ناتوانێ خوێند ینی بەگشتی قسەیان بۆ بکە بەڕێوەبەرەکە جەناب دۆکو مشریفێک چ ڕێنمایەک تەیە بۆ دایکان و باوکان کە ئێستا ئەم چەند ڕۆژە امتحاناتی پۆلی بە هەموو شێوێ پشتگیری خوێندکارەکان کەن هەموو کارەسێکیان بۆ دابین بکەن و ئێستا بۆ منە ئێمە خوێندکارمان هەیە ئەمڕۆ زۆر درەنگ هاتووە یعنی معقول نییە بەیانی زوو هیچ نەبێ دایک و باوکی هەڵی سێنەگەر هەڵنەساوە یعنی 10 دقە تەخیر بووە ینی بە هەموو شێوێ یارمەتیان بن ئەم فترەیە تر نەچنە سەردانی ماڵان نەکەن و میوانە تاکتوانن نێت و تپشگیریان بکەن بە هەموو شێوەیە بەگشتی معقول بوو هیچ شتێکی تیا بوو بڵێن دوو وەڵامی بۆ بێ و ساڵانی پێشوە هەندێک گەشتە و گرفتمان بینی لە تاقیکردنەوە من هیچێکی وامان پێ نەکرد دوو وەڵامی بۆ بێ زۆر باش ئەی لە ڕووی فێنکیوە لە ڕووی دابینکردنی ئامێرەکانی فێنکەرەوە کەش و هۆی هۆڵەکانی تاقیکردنەوە چۆن هایبینە بوو زۆر باش ئەمە بەریدە و ئامێرەکان دابین کرا ئەی لە ڕووی هێمنایەتی هۆڵەکەەوە هیچ کێشە و گرفتێک دروستە بوو قوتابیەک کێشەی هەبێ نا هیچ دروست باشە چیت پێ باشە بۆ تاقینەوەکانی تر بکرێت کە هەستە کرد بە پێویست بکرێت وڵای ئەوەی من دەست پێ کرد و دابین کراوە هیچ کێشە گرفتێ نەبوو بەگشتی لە ئەسا ئەوەی ئەمڕۆ باش هەشتا بەرەبسەرێت ئیشەڵاوانی گەشت باشە لە ڕووی هۆڵەکەەوە هێمنایەتی هۆڵەکە فێنکی هۆڵەکە بۆ فێنکی فێنک بوو بۆی منایەتیش بێدەم هیچ کێشێکی نەبوو باشەمە بەریدە و ئاو هەموو شتێک هەموو شتێ مەز بوو باشە هیچ کەم و کورتێکت بینی بکە پێویستکە بۆتان دابین کرێ داوای بکەن ناخێر چیت پێ باشە بۆ امتحاناتەکانی ترکە بۆتان بکرێت
هیوادارم پرسیارەکان شکڵی ئەم پرسیارانە بێت چکە هەرسێ ئاستەکەی تیا بوو هیچ کێشەیەکی نەبوو ئاسی قورس و ئاسان و هەرسێ ئاستەکەی تیا لە ڕووی هۆڵەکەەوە چۆن بوو تا چەندی ئامەری فێنکەرەوە و ئاوی خواردنەوەماتەوە زۆر باش هەموو شتێکی لێ هیچ کەم کوڕێکی نەبوو هیچ لە ڕووی هێمنی هۆڵەکەەوە هیچ قوتابێک هەبوو کێشە دروستکە خو دەنگە دەنگێک دروست بێت ئەوەش کێشە نەبوو هیچ هادە بوو عیبی نەبوو زۆر باشە پێشبینیەکەی بۆ امتحانەتەکانی داهاتوو ینی چی بکرێ باشە چی داواکارێکتان هەیە کە پێویستەکە بەتان لە ڕووی داکامی بۆ کرا بوو تر ئاوی لێ بوو مەمەردان بەدانیدا بوو هەموو شتێک مامۆستاکان تاشان هاوکارتان بوو لە ڕێنمایی پێدان زۆر پرسیارەکانیان بۆ خوێندنەوە ناوسەر خوێندنەوە نەبوو شکە ڕێی پەروەردەوە قەدەقەوە شتەیە بەسی سێر هاوکاریان کردین هاتمە دەمانەوە ینی لە ڕووی هاندانەوە هانیانەدانکەوە نەترسن سترێسان لەسەر نەبێت بەڵ ئەمڕۆکە ڕۆژ بوومیان سەحەتیان کردین کە هادبین و ئەسەر خۆمان بین بۆ ئیمتیحانەکان بینی من بۆ ئیمتیحانەتەکان ئەوێ ئینشەڵا هەمی ئاسانە بێ من تۆزێ گەشتبینم لە ڕوانگەی ئیمتیحانەتەکانەوە چونکە وەکو پار تەلەبە زۆر داخڵ بوو مام ساڵ کەمترێکە بۆیە پێشبینی دەکەم ئیمتیحانەکان باشتر بن لەپار هیچ پرسیارەکان هیچ شتێکی تێبینی کردکەوە جێگەی گومان بێت دوو وەڵام وسێ وەڵی یەکەم جار جای خوێنێتە تێبینیەکەی بەڵام دوایی ئەگە جوان پرسیارەکە بخوێنیتەوە باشتری جوابی دەوانێ ئەنی من دوسێ پرسیارەکەم جار خوێندمەوانێ وا مەزانی دوو وەڵامی بووە بێ بەڵام کە جوانتر لە پرسیارەکە تێگەشتم نا هیچ غەڵەتێکم تیان نەبینی الحەمدوللیلا پێت باشە بۆ امتحاناتەکانی داهاتوو چیتان بۆ بکرێ یان کەم و کورتێک بینی بێت پێویستەکە بەتان پڕ بکرێتەوە چی کەم و کورتی کە بینی بێتم وەڵی هیچ کەم کورتێکم نەبینی الحەمدوللیلا مامۆستاکان باش بوون ئەوەی چاودێرەکان ڕێزیان لێگرتین ڕێزمان لێگرتن ئیتر وەڵا هیچ یارمەتیان نەداوە هاتان بجان بۆن من ئەو سترێسە زۆرێکە لەسەر قوتابی هەیە تۆزەکەم بەڵێ وەڵی مدیرەکە دووسێ هینەکە قسەی کرد تۆزێ دووترەکەمان نەما بەڕاستی پێشبینیت هەیە بۆ امتحانەکانی داهاتووش بتوانی هەر ئابەم شێوازە بۆ مورەوە الحەمدوللیلا ئەویش بە پشتیوانی خوا سیستەمی پەروەردەی و خوێندنی هەرێمی کوردستان بە جۆرێکە کە تەواوی ئەو 12 ساڵی کە قوتابی خوێنێت ئامانجی بەدەستێنانەکەی کەوتەوە سەر پۆلی 12 بۆیە ئەو قوتابیانی کە دەکەونە پۆلی 12 و بەرەو امتحاناتەچن قەلەقێک و دوودڵێکی زۆریان بۆ دروستە بێت کە ئەمەش واکە زۆر جار کاریگەری لەسەر تاقینەوەکانیان دروستکە بۆیە بەشێک لە قوتابیان و دایک و باوکی قوتابیەکان داواکەن مامۆستاکان لە هۆڵەکانە هانی تەلەبەکان دەن دوودڵی و قەلەقیان کەم بکەنەوە لەبەرەوەی جۆرێک لە جۆرەکان تەلەبەکە بێتەوە سەر خۆی بتوانێت وەڵامێکی باشتر لە ئەو تاقینەوە بداتەوە ئێمە بەردەوامە بین زیاتر قوتابیان وەرەگرین بەڵامەچینە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە دووبارە سڵاوتان لێ بێ دەمەوێت لەگەڵ بەشێک لەو قوتابیانی کە لە تاقینەوەی وزاری ئەم ساڵ لە هۆڵەکانی تاقینەوە دێنە دەرەوە بەریانگرم بزانم لە امتحانات چۆن بۆ پرسیارەکان تا چەند ڕێکوپێک بوو و ساڵانی پێشوو بینیمان هەندێک کەم و کورتی لە پرسیارەکانە هەبوونەوە لە ڕووی دامینکردنی ئامێرەکانی فێنکردنەوەەوە زانی هۆڵەکانی تاقینەوە چۆن بوون وە چه پێویستیەک و چه گلەیەکیان هەیە قوتابیان لێرە بۆتانە بگوازینەوە لەگەڵمانە بن من بەشێک لەگەڵ قوتابیانە قسەکەم و ڕایەوانتان بۆ وەرەگرم فەرموو لاڤین خان تۆ لە چ هۆڵێکی تاقینەوەکە دووە کەم و کورتیتان من لە قوتابخانەی سەرسەنگ امتحانم ئەمساڵ چکە خۆ مەکتەبەکەم ئێرە بەڵام لەوێ ناوم هاتبووە هۆڵی تاقینەوەکە و لە سەرسەنگ بەڵێ لە قوتابخانەی سەرسەنگە بەڵام وەڵی بڵێم چی کارتەکەی ئێمە هیچ ئەمریکی تیانە بۆ وەکو بڵێ فێنکەرەوە لە گرمای خۆمانە خۆیان پانکیان بۆیان داناین موبەریتان بۆ دان موبەری تیا بوو بەڵام هیچ هەواکە نەئەگەشت بێ ئەمە زۆر گەرم بوو گرماش ئەو عادەتەیە دەرونی تەلەبە تۆزە تێکەیە لە کاتی امتحاناتە ئیتر لەبەر ئەوە خۆیان ئەو نەمان گەرما بوو ناچاری خۆیان پاکیان بە موبەریزی زیاترە ئەرە وەڵا چونکە ئێمە ئاخر ساڵمانە بە حکمەوەی کە کۆتا ئیمتحانمانە یەک لاکەرەوەی بۆ ئێمە وا باشترە کە فێنکەرەوەی تیابە لە بەرەوەی دەرونیشمان باشترە و هەمیش ئیتر بیرمان ناچێتە لەوەی کە لای ئەمە گەرمە و ئیمتحانمان لێ تێکچێت و پرسیارەکانەوە چۆن بوو هیچ شتێکی تیا بوو جێگەی گومان هیچ شتێک بەڵام وەکو ساڵی پار نەبوو الحەمدوللیلا ئەم ساڵ باش بوو هیچ غەڵەتێکم تیانە دی من وەکو شەخسی خۆم
ئەترەکە ڕێژەوە غەڵەتی تابێکە تۆ سەر وەزارەتی پەروەردە و چاکردنەکەشی لە ئەستۆی ئەوانە. چیت پێ باشە بۆ تاقینەوەکانی تر بۆتان جێبەجێ بکرێت کەم و کورتێک ئێستاکەی بۆتان بکرێت. تەنیا فێنکەرەوانە کە کەمە لە هەوڵەکانە زیاد بکەن بای هەموو شتەکە بۆ ئێمە. مامۆستاکان تا چەند هاانتانیاندان بۆ منە ئەو قەلەقی و دوو دڵێتان کەم بکەن. زۆر باش بن بەجددی زۆر یارمەتیانێن ئەمان پێویست بە بۆیان هێناین ستافێکی زۆر باش. وڵای ئەم لە توی مەلیک بووە لە قوتابخانەکەی ناحکمی بووە زۆر لێ ڕازی بەڵێ مواسەفاتی باش بووە تەبری توشتی و سبلی توشتی باش بووە زۆر لێ ڕاست بەڵام حکومیەکان احتیمال وەکو ناحکومیەکان نەبن خزمەتگوزاری باشتر لەوانەیە کەمتر بێ بەس ئیسەدیاگەر لە ئەم قوتابیانە پرسی ئەم خوێندکارانە ئەوان باشتری لێزانن. بڵین باسێوەیەکی کە مامۆستاکان یارمەتیان داون قەلەقی و دوو دڵیان کەم کردوێتەوە. ئەوەی کە من لەم خوێندکارەی ئەم کچی خۆمانم پرسیوێ ئەڵێ زۆر باش بوون هاوکاریان ینی هاوکاری لە ڕووی ئەو دەرونی و هاوکاریان کردوون خزمەتگوزاری مەسەر ئاو کارەبای باش سبلی ئەوانە باش بوون مامۆستاکانی لەگەڵیانە نەرمونیان بچاک بوون ئەوەی کە من لە ئەو خوێندکاری ترمانە لەولا بۆ بەس ئەمەکەیتر ئیسای لێرایە ئەوە نازان. جەناب دۆکو کە سوکاری قوتابی چیت پێ باشە بۆ قوتابیان بکرێت بە تایبەتی لەم ئیمتیحانە کە کۆتا ئیمتیحانیانە و جۆرێک لە جۆرەکان مەسیریشە. وڵای ئەمە مەسیریە یعنی ئەوە چەند تقریبا 12 ساڵ لەسەر ئیمڕۆ لەسەر ئەم 6 ڕۆژە بەنە وەزعەکەیش خۆت دەزانین لە ڕووی دەرونی و لە ڕووی ئابووریە وەزعەکە زۆر خراپە بە ئەبێ مامۆستاکان مامۆستاش خۆی هەر وەزعی باش نییە ئەوان شەر وەکو قوتابیەکان وەکو خوێندکارەکان ئەوانی شەر باشتین بەڵامی تر ئیسادی ئەمان ئەبێ هاوکاریان بکرێ ئەبێ لە ڕووی دەرونی و لە ڕووی ئەوە هاوکاری بکرێن کە خزمەتگوزاریان بۆ دابین کە خزمەتگوزاریەکان زەرورە بە تایبەتی دنیا زۆر گەرمە. وڵەکەتان لە ڕووی ئامێرەکانی فێنکردنەوە چۆن؟ بەڕاستی باش بوو بەس هەنێک جا کارەبەکە ئابڕا سەڵی پانکانی زۆرن تۆزای ئیسعاجە بۆت جۆرە لە جۆرەکان سەوتەکەی بەرزە خەڵت ئەڕوا لێ هەنی جاش مامۆستاکان لەگەڵ ڕێزم قسە ئەکەن خەڵت ئەڕۆ بێ مامۆستاکان بۆیە سەوتەکان تۆزێک بەرزە ئەمی مامۆستا هەم دەنگی مۆوەردە و پاکەک. بەڵێ باشە چیت پێ باشە بۆ تاقینەوەکانی تر بکرێت کە هەستە کرد بۆ کەم و کورتێک بووە لە هۆڵەکانە بۆتان نەکرا. بەڕاستی شتێکی وان نەبووە بەس هەر ئەوانە بکە باسم کرد. هەندێک لە قوتابیان باسی ئەویان کرد موبەریدەمان بۆ دابین کراوە بەڵام هەندێک لە تەلەبە لە دواوە هەوای کەمتر پێگەیشتەوە بۆیە کێشەی بۆ دروست بووە ینی گەرمایی بوو تۆ هەستە بەمە کردووە لە هۆڵەکانی خۆت. هۆڵەکە خۆمان ئێمی موبەریدەتیانە تەنیا پانکە و پێما بە سپلی دژاڵ بوو نازانم بەڕجددی بۆ ئەوەن. کارەباکە چەندێکی بێت تا هاتەوە؟ 5 دقە بەس ئیتر لە مەبینی امتحانەکان ئەبڕا ئایبی نەبوو دوو مبەڕیدە هەبوو ئاین لە پێشەوەدا نەندرا بوو بە تاقی تەنیا لە پەنجەرەکانەوە بووی هاتبووە دەرانە لەم لاو لەولا بە یەکسانی هەواکەدا بەش ئایبی نەبوو لە هۆڵەکەش تر هێم نەبوو مامۆستا و قسەی هاکو تەقەتەقوانە نەبوو ینی لە ڕووی هێمنایەتی و کەشوها مەکتەبیەوە دانرا بوو ئاوتە خواردە و بەدڵی خۆ بوو. زۆر باشە مامۆستاکان تا چەند تەشجیع و هانیانەدان کە ترس و قەلەقیتانە؟ وەڵا زۆر لە پێش کاتی ئیمتیحانەکە بووی لە کاتی ئیمتیحانەکە نەگرە قسەی بۆ کردین لە دیوی دەرانە هەموو یاسا و ڕێساکانی ئەوت و ترستان نەبێت و ئەمانە دوای ئیتر ڕۆشنە ئیمتیحانەوە بوو لە سەرتان کە ئاوە قەلەقیتانەیە تەبعاً کێکی قسە بۆکە ئیتر باشە بیتان تزێمە نەبی بە ئامورد بوون بەڵام ئەگەر زیاتر سەیرە بکردای و سەرنجی بایە ئەوتوانی وەڵامە ڕاستەکان بدۆزیتەوە. بەگشتی هیچ گلەیەکت هەبوو لە پرسیارەکان؟ هیچ گلەیەک هەتا ئێستا نەبووە بەڵام یانی ئەگەر زیاتر سیر بکرێتەوانێ کەم و کورتەکان دەرەکەوێت بەس باوەڕ ناکەم. کورتیتیانەیە بەگشتی هۆڵەکەتان چۆن بوو لە ڕووی فێنکی و هێمنی هۆڵەکەەوە؟ لە ڕووی هێمنیەوە کێشەی نەبوو بەڵام لە ڕووی فێنکیەوە زۆر گەرم بوو. چی بووە؟ لەبەرەوەی بەس فێنکەرەوە بەس پانکی تیا بوو هۆڵێکی گەورە بە پانکە بڕوا ناکەم بەس بێت. گەرماتانە بوو لە گەرمامانە بوو لەبەرەوەی جەو زۆر گەرما پێویستی بە سپلێتێ پێویستی بە فێنکەرەوەی زیاتر هەیە چکە هۆڵێکی گەورە بە پانکە دابین ناکرێن. کارەبا لە سەرەتاوە بڕا بەس دوایی باش بوو هاتوانێ بەس هەر گەرم بوو چکە جەو خۆی زۆر گەرمە. مامۆستاکان تا چەند هانیانەدا بۆی ترس و قەلەقیتان کەم بکەن؟ مامۆستاکان زۆر باش بوون بە تایبەتی بەڕێوبەرەکەمان زۆر باش بوون یعنی هیچ گلەیەکمان لە مامۆستاکان نەبوون
هۆڵەکە لە ڕووی هێمنیەوە زۆر زۆر باش بوو. چی معنی شتێک هەستە کرد کەم و کورتێکەکەی لە هۆڵەکانە یاخود لە بەگشتی بۆی بۆتان دابین پێ بۆ امتحانەکەی؟ کەم و کورتی هیچ شتێک نەبوو، بەس ئەوە بوو لە ڕووی گەرماوە لە ڕووی فێنێکی هۆڵەکەوانێ، چکە هۆڵەکە گەورە بوو زۆر گەرمیش بوو. باشە مبەردەی زیاتر دامەدا. موبەریدی لێ نەبوو، بەس پانکی لێ بوو. پێم باشترە شتی گەورەتر دابنرێ لەبەری هۆڵەکە تۆزێک فێنێکتر بێت، چونکە بە گەرمی تەلەبە تۆزێک کێشەیە بێت. سەرەتا کارەبا بڕام، یعنی زۆر زۆر گەرمامان بوو کاتە، بەڵام دواتر باش بوو، دواتر کە کارەبا هاتەوە باش بوو، خراپ نەبوو. پرسیارەکان چۆن بوو بەگشتی؟ هیچ کەم و کورتێک تیابێن؟ ناکەم و کورتی تیانە بوو، یعنی پرسیاری مامناوەند قورس ئاسانی تیا بوو، هیچ کەم و کورتێکی تیانە بوو. بەڵێ بۆ کەسێک کە بە جوانی ستایی کردبێت باش بوو. باشە مامۆستاکان تا چەند یارمەتی دەرتان بۆی ترس و خەلەقیتان کەم بکەن؟ بێگومان مامۆستاکان یارمەتی دەرمان بوون، چکە بەڕاستی ئێمە ساڵ زۆفێکی زۆر ناخۆش ڕۆژ زۆر ناخۆشمان بەسەر بێت، یعنی بەوەی کە مامۆستاکان بگرێت لە باتی ئەوەی کە باسی یعنی هەندێک شت بکەن کە پێیان نادرێ، حەقی خۆیان پێ نادرێ، یعنی حەقی خۆیان بە ئێمە نائڕژ، ماگینی خۆیان بە ئێمە نائڕژ، بەڵکو هانیان ئەدەین، بەڵێ یارمەتی دەرمان بوون زۆر زۆریش. لە ڕووی فێنکی و ئامێرەکانی فێنکردنەوە ئەو وەڵەیەوە چۆن؟ لە پۆلەکانمان باش بوون کاتی مەکتەب، بەس ئەم هۆڵە زۆر زۆر ئەو باشە نەبوو، گەورەیە زۆر زۆر گەورەیە، بۆیە ئەو ئەمەری فێنکرەوشی زۆرتیە، بەڵام لەبەرەوەی زۆر گەورەیە زۆر فێنک ناکرێتەوە. ئاسانی فێنک نابێت. بەڵێ. چی بکرێ بۆ امتحانەکانی تر پێت باشە؟ بەڕێی من ئەو وەرەقەی سۆمایە یعنی خاڵەکان کاپڕی ئەەکەیتەوە زۆر زۆر بچووکن، یعنی زۆر زۆر سەرمان لێ ئەشێوێت، یعنی بەڵێ وەرەقەی سۆماکە گەورەتر بێت، یعنی کەمێک شتەکان ئەو نووسینانی کە لەسەرون کەمتر بێت، یعنی شتەخڕەکان گەورەتر بن، ئەوە باشترە. بەڕێزانەوەی کە بینیسان قوتابیانی پۆلی 12 بکە ئەمڕۆ یەکەم تاقیکردنەوەی وزاریان بوو، هەندێک لە مەکتەبەکان ئەلحەمدولیلا زۆر باش بوون، هەمووکو پرسیارەکان ئەمڕۆ بەدڵیان بوو، هیچ کەم و کورتێکیان تێدا نەبینی بەگشتی و هەمووکو هۆڵەکانی تاقیکردنەوەش، بەڵام بەشێک لە قوتابیان لە قوتابخانەکانی دیکە باسییانە کردکەوە لەبەر گەورەی هۆڵەکە ئامێرەکانی فێنکەرەوە دابین کراوە، بەڵام کەم بووە، نەیتوانیوە هەموو تەلەبەکان بەگشتی بڵین فێنکاریان پێ بکات، بۆیە داوایانە کرد ئەو هۆڵانی کە گەورن ئەگەر دوو مۆبەریدایان بۆ دابین کراوە عەدەدەکەی زیاد کرێ بۆ 4 مۆبەریدە بۆ ئەوەی ئەو قوتابیانەی کە کەونە بەشی دواوە ئەوانیش بە ئاسانی هەوای مۆبەردەکان پێ بگا و فێنکی هۆڵەکە بیانگرێتەوە و هەروەها باسی مامۆستاکانیانە کرد کە یارمەتیان داون ترس و خەلەقیان کەم کردوونەتەوە، بۆیە داواکارم لە تاقیکردنەوەکانی دیکەشە بە هەمان شێوە بتوانین یارمەتیان بدەن بۆی ترس و خەلەق و دڵەڕاوکیان لە تاقیکردنەوەکانە نەمێنێ و ئەو قوتابخانانەشی کە ئامێری فێنکەرەوەی کەمترە هەوڵدەن بە زووتنی کابۆیان دابین بکەن بۆ ئەوەی قوتابیان بتوان بە ئاسانی تاقیکردنەوەکانیان بکەن بە هیوای نمرەیەکی باش بۆ سەرجەم قوتابیان و داواکاری لە دایکان و باوکانی یارمەتی دەری قوتابیەکانیان منداڵەکانیان من بۆی ئەم ماوەیە بتوانن بەباشی هەوڵ و کۆش بکەن بۆی لە ئیمتیحانە باشترین نمرە بێنن. پامی ئەم جارمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر تەوەرێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.